سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بێرمەتی خۆی گەڕۆپە شاناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. سەرەتاش لە ناخی دڵمانەوە جوانترین پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەکەین. هیوادارین ئەم جەژنە ببێتە مای ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانی نێوان هاوڵاتیان و ئاشبوونەوەی دڵەکان. هیوادارین ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی و ئاشبوونەوە لە نێوان تاکەکاندا. هیوادارین ئەم جەژنە بێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکان چیتر خەم نەخۆن، چیتر تووشی کارەسات نەبن، چیتر تووشی ڕووداوی دڵتەزیێن نەبن، چیتر لە یەکتری زویر نەبن. هیوادارین ئەم جەژنە بێتە مای ئەوەی کە قەیرانی دارایی کۆتایی بێت لە هەرێمی کوردستانە و خەڵک ژیانی بگەڕێتە دۆخی جارانی ڕابردوو. بەڕێزان، ئێستا لە یەکەم ڕۆژی جەژندا ئێمە لە گۆڕستانی گردی سەیوانین لە شاری سلێمانی. هاتوین گفتوگۆی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. لە یەکەم ڕۆژی جەژندا عورف و عادەتی کوردەواری وایە بەداخەوە خەڵکیانێکی زۆر خۆشی جەژن لە خۆیان تێگەدەن و سەردانی گۆڕستانەکەن. هەمومان دەزانین کە جەژن ڕۆژێکە کە مرۆڤەکان خۆشی تێدا دەربڕن، ڕۆژێکە مرۆڤەکان تێدا ئارام بنەوە. بەڵام هەندێک لە هاوڵاتیان ئەم خۆشە لە خۆیان تێگەدەن و دێنە گۆڕستانەکان و لەناو گۆڕستانەکانە یەکەم ڕۆژی جەژن یاخود چەند کاتژمێرێک لێ بەسەر دەبن. ئێمە دەمانەوێت ئەم پرسە بخەینە ڕوو، وا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست بکەین کە خۆشی جەژن تێکەڵاوی سەرقەبران و تێکەڵاوی ناڕەحەتی و تێکەڵاوی ڕووداوەکان نەکەین. ڕۆژی جەژن تەنها ڕۆژێکە و تا ساڵێکی دیکە یاخود تا جەژنێکی دیکە نایبینینەوە. بۆچی دەبێت ئێمە لە ڕۆژێکی ئاوەهادا خۆمان بە گۆڕستان و بە شتێکەوە سەرقاڵکەین کە دڵمان ناخۆش ئەکات. پەیامەکانی هاوڵاتیان بۆیە دەگوازینەوە. هیوادارین ئەم بەرنامەیە ببێتە هۆی ئەوەی کە چیتر خەڵک لە جەژندا سەردانی گۆڕستانەکان نەکات، بەڵکو ئەو سەردانە هەڵگرێت بۆ دوای جەژن. فەرمو بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم پرسە. بەداخەوە خەڵکیانێکی زۆر خۆشی جەژن لە خۆیان تێگەدەن و سەردانی گۆڕستانەکەن. ئەی ناتوانین من کەسێکێکم لەوانەی هەتا ڕۆژی عارفە ناتوان بێم، هەر حەزم لە یەکەم ڕۆژەکێ بێمەوە بەلای دایک و باوکم. من دڵم خۆشە بەکەم بۆ سەرقەبرانی نەکە لەبەر ئەیبین دڵخۆشە. ئەمە شەر بێ بە شەریک و ئەمە ئەخیر جەژن بێکە بین بە سەرقەبران. ئینشەڵا کارێکی واکەین، ئینشەڵا دوای جەژن سەردانی گۆڕستانەکان بکەین. بۆچی ئەبێ لە جەژندا ئێمە خۆشی جەژن لە خۆمان تێک بین و سەردانی گۆڕستان بکەین؟ جەژن ڕۆژێکی تایبەتە، ڕۆژێکی پڕخۆشیە. بۆچی ئێمە ئەم ڕۆژە ببێتە هۆیەوەی کە خەڵک بێ بۆ سەرقەبران و لە سەرقەبران بگری یان خەفەت بخوایان کۆمەڵی یادەوەری ناخۆشی بیرکەوێتەوە؟ بۆ هەوڵ نەدەین لە دوای جەژنە ئەم سەردانە بکەین؟ ئەگەر بە کۆم هەموو بی لەوە بکەین و شتێکی زۆر چاکە ڕاستە، خۆی وایە خۆی نابێت لە جەژن بێت، ئەو حەقیقەتە. بەڵام شتێک عورف و عادەتی لاتوو. باش ئەم عورف و عادەتە بۆچی تێکی نەشکێنین؟ چونکە هەندێک عورف و عادەتەیە زەرەری زیاتر لە قازانجەکە ئێزانی. بەعزێ هێسێ بە یەک دەست ناشێ، بە دوو دەست ناشێ، بەڵام ئەمەش بتەنە بە من تو ناشێ، ئەبێ بە عام بێت. بەڵام ئەگەر جەناب بۆ من ئەمڕۆ سەردان نەکەیت، من سەردان نەکەم، کەسێکی تر سەردانەکە لەوانەیە کۆتایی بێ، وایە؟ تاوان حەقەتەوە کەسە و لەلایەن خۆیەوە دەست پێ بکات. بەڵێ وایە، بەڵام نابێ من نێمتوانێت و دوانی کە بچێت، ئەبی ئەوە ئەبی هەمووی بێ. هیوادارم ئەوەش یعنی ئەو عادەتە نەمێنێ، ئەو عادەتە نەمێنێ. هیوادارم یعنی ئەوەی کە بە کۆمەڵ یعنی کۆمەڵ هەمووی یەک ڕە بێ لەسەرەوە، ئەی ناکۆی حەقەت نابێت جەژن بێت، ئەوە شتێکی ڕاستە. خۆی جەژن لە ڕاستیدا بریتە لەوەی کە مرۆڤ خۆشی دەربڕێت، دڵی ئارام کاتەوە. منۆکو خۆم بەش بە حاڵی خۆم لە جەژن هەستەکەم زۆر ئارامم. جا بۆچی ئێمە ئەم ئارامێ لە خۆمان تێک بین؟ وانە حەقیقەت هەموو هەروین، بەڵام ئەم عورف و عادەتە. ئەینا من حەزەکەم ئەم عورف و عادەتە تێک بشکێ. پەیامت چییە بۆ خەڵک بۆی واز لەم عورف و عادەتە بێنێ؟ وەڵڵا پەیامم بۆ خەڵکەوێ لە پێشە کە نزیکانی خۆم ئینجا باقی خەڵک کە واز لەم عورف و عادەتە بێنن. تۆ بەڵێنمان پێ دەمێ ئاخر جەژنە بێت بۆ ئەوەی جەژن نیت؟ ئەمە شەر بێ بە شەریک و ئەمە ئەخیر جەژن بێکە بین بە سەرقەبران. جەژنە پیرۆز بێت. لا پیرۆز بێت. لەکوێ بوویت؟ لە سەرقەبران.
بۆچی هاتی بەسە خەڵانی باوکم دەمێک کۆچی دوای کردوە دەخەوێن مایەکە خی گەورە لێ خۆش بێ ئینشاءالله جێگەی بەهەشت بێت لە بەڕێستە پرسەم جەژن ڕۆژێکی زۆر خۆشە جەژن ئەو ڕۆژەیە کە مرۆڤ دەتوانێت دڵی تێدا ئارام کاتەوە خۆشی تیادا دەربڕێت بۆچی ئێمە دەبێت بێنە سەر قەبران و خۆمان ناڕەحەتکەین و ئازار بچێژین و کۆمەڵە یادگاری ناخۆشمان بیرکەوێتەوە بەرەکە ئەو مردوانە ئێمە شەکو ئامالەیە ڕۆستەکە وەفاتەکەین بیریان یادیوانە بکەینەوە کەمی ڕۆستەکە بکوان چینەوە خاکەوە ماڵە سەردانکردنی گۆڕستان شتێکی چاکە بۆی کە خۆشی دنیا قیامەتە بیر نەباتەوە لەگەڵ ئەوە داین بەڵام بۆچی لە جەژندا بین بۆ ڕۆژێکی تر نەبێ لایەتی بۆ عادەنا خەڵکەکە هەمووی بەڵەوەی بە تازە بێت بەڕێی من وا باشە کابرا خۆی بۆ ناگیری لە ماڵە ئەزام لە هەر خۆمە هاتم مەگەر حتا میوانێش بێت هەر هاتم بۆ لە نە تازەی مردووەکە فەرقەکە بەڵەوەی کە کۆ ناتوانین ڕۆژێکی تر بێت بۆ کوێیە چی والله بەستە قەبران کێت بردووە دایکم خوشکم برام دەمێکەیە ئەرە والله خوا گەورە لیان خۆش بیشەڵات جێگیان بەهەشت بێت من لە بەڕێستە پرسم ئەمڕۆ ڕێکم ڕۆژی جەژنە خەڵک خۆشی ئەگێڕێت عرف و عادەتی جوایە نەک عرف و عادەت سروشتی جەژن وایە کە مرۆڤ خۆشی تێدا بگێڕێت و ئارام بێتەوە بۆ ئێمە هەوڵ بین لە جەژنا بێنە سەر قەبران وڵای تە خۆشیەکانمان کردو دراوسێمان بەڕێ کردو چێشمان کردو نانمان خواردو ئەمانش ئازیزن باشە دوای جەژن بیت وڵای تروەمان پێ خۆشە عادەتمان وایە باشە مەبەستی من ئەوەیە با خۆشی جەژن لەگەڵ سەر قەبران و لەگەڵ ناڕەحەتیا تێکەڵاو نەکەین وڵات تێکمان نەیەوە بەڵامی تر زەمیر مە مەفتاحە خۆم سەردانیان بکەم باشە بۆچی هەوڵ نەدەین ئەم عرف و عادەت تێک بین لە جەژنە سەردانی سەر گۆڕستان نەکەین چون بەڕاستی مرۆڤ کە دێتە گۆڕستان دڵی تەنگە بێ ناڕەحەت ئەبێت بە ئێمە هەوڵ بین لە جەژن جای کەینەوە ڕۆژێکی تر بێن قەیچێکە با 4 ڕۆژگە بێنە سەر قەبران وانە قەیچێکە وایە زۆر ڕاستە ئەگەر بکرێت قەیچێکە ئێمە داواکمان لە بەڕێزە هەیە بەڵێنمان پێدێمە ئاخر جەژنە بێنەی لەسەر قەبران ئینشەڵڵا ئینشەڵڵا وا کارێکی واکەین تری ئینشەڵڵا لە دوای جەژن جەژن نێن دوای جەژن بێن بۆی خۆشی جەژن تێک نەچێت ئینشەڵڵا کارێکی واکەین ئینشەڵڵا دوای جەژن سەردانی گۆڕستانەکان بکەین یەکەم ڕۆژی جەژن خۆشترین ڕۆژی مرۆڤەکان و موسڵمانانە بە تایبەتی ئێمە بۆچی هەوڵ بین خۆشی جەژن لە خۆمان تێک بین بێنە گۆڕستان خۆ دەزانی هاتن بۆ گۆڕستان لە خەم و خەفەت زیاتر هیچ خۆشێکی تریدا نییە بۆ ئێمە هەوڵ نەدە ئەم عادەتە تەرەک بین ئەم کولتورە تێک بشکێنین کە لە ڕۆژی جەژنا نین دوای جەژن بین ڕاستەکە قسەکە زۆر جوانە بەسی تر تۆش وایە کە سوکار کەسێکی خۆشەویست لێرە مردووە تۆ بۆ دڵێ ئارامەکاتەوە دڵێ دەبێت ناچاری بێ دوو شتەکە وەکو عادەتێک و کەلتورێکی لە هاتووە سەرە ئەم کولتورێکی خراپ نییە پێدوانە من پێم باش نییە یان ئێوارەی جەژن پێی یان دوای جەژن پێی مەبەستی منیسە بوونە بە ڕێزە سێرەکەیت لە ماڵەوە هاتووی ڕەنگە کۆمەڵەکە سەردانی تۆ بکە ڕەنگە ماڵماڵە بەجێشت بێت ڕەنگەوانە بۆنی تۆ دڵیان تەنگ بێ ئەوانیش بۆچی ئێمە ئەم خۆشی جەژنە لە خۆمان تێک بین و تێکەڵاوی کۆمەڵە خەم و خەفەتێکن ڕاستە هەومان دەمرین ڕاستە ئازیزانمان مردووە ڕاستە ئەو کەسانی کە دێن بۆ لایەن خۆشەویست ناینا بەم جەژن ناین بۆ لایەن بەڵام مەبەستەکە ئێمە ئەوەیە با لە دوای جەژن بێت زۆر ڕاستە خۆی یان دوای جەژن بیان پێش جەژن باشترە بەسی تری شتەکە کەلتورەکە وای لاتۆ لێرە یەکەم ڕۆژەکە نیە ئەبێ بە عیبە ناو کەس و کار و خزم و شەر هەر کەس ئەتوان لایەن خۆی کۆتایی پێبێنێت تو ئەتوانی بەڵێنمان بیتێ لەم شاشەیەوە ئەمە ئاخر جەژنی بێت دەزە سەر گۆڕستان واللهی ناوتانەوە بەڵێنە بەم ئێمە داوات لێ ئەەکەین بۆی ئەم کللتورە کۆتایی بێت ئیتر خەڵک نییە دەسەر قەبران لە جەژنە ئەتوانی و بەڵێناوەیتێ هەوڵێم هەوڵ بیت بۆ ئەوەی تۆ و خەڵکانی دیکەش لە جەژنانێنە گۆڕستان ئینشەڵڵا با هەوڵ دەین لە جەژنانەیەنە گۆڕستان با هەوڵ بین لە دوای جەژن بین یاخۆ پێ جەژن بین تۆ ڕائە لەگەڵەمە هەیە بەڵاوا باشترە جەژنە خەڵک دێتە گۆڕستان بەڕاستی خۆشەکە ڕەنگە لە خۆی تێک بدات ڕەنگە لە چوادەورەکە تێک داوانە ڕاستە بەس لە ئێمە لە کەرکک ئێواری جەژنە بەس لێمانی بانیانی جەژنە بەس ئێمە بڵین ئێواری جەژنە ڕۆن بەستوی ڕۆژە پێ جەژنیان ئەمڕۆ ئێوارەکەی نە ڕۆژی پێش جەژن ڕۆن تۆ بەڵێنمانەیەتی تر نێدە گۆڕستان جەژنان ئەم کولتورە کۆتایی پێبێنی ئینشەڵڵا بۆچی هاتووی وڵی هاتووم بەلای خۆشەویستە باوکم دایکم خۆی گەورە لیان خۆش بێ ئینشاءڵڵا جێگەیان بەهەشتی بەرین بێت ئێمە ئەمانەوێت ئەم کولتورە خراپە کۆتایی پێبێت لە ئێستاوە لە جەژندا خەڵک نێتە گۆڕستان خۆشی جەژن لە خۆی تێک نایە چونکو خۆت ئەزانی بەڕاستی جەژن ڕۆژێکی زۆر تایبەتە زۆر خۆشە ڕەنگە دووبارە نەبێت تا ساڵێکی دروانیە بۆ هەوڵ نەدەین لە دوای جەژن دەین ئەخر ناتوانیت تازەوە کولتورێکە کولتورە تێگەشکی ئەزانی ئەگەرمانەوێت حتمەن بەس
نای ناتوانانی من یەکێکم لەوانەی هەتا ڕۆژی عارفە ناتوان بێم هەر حەزم لە یەکەم ڕۆژەکە بێمەوە بەلای دایک و باوکم. مەبەستەکەی من ئەوەیە با خۆشی جەژن تێکەڵاوی ناڕەحەتیەکان نەکەین. من حتممە نەبێ وابێ بەڵامی تر هەر نازان من حەزم لێە ناتوانم لێ بێت ئەتوان لەلایەن خۆیەوە کۆتایی بە مۆزعبێنێ؟ وڵاتی لەوانەشە زۆر کەسێر جمعانی ژنایەت نەک جەژنەکە ئەڵێ تەواو ڕۆی تو ئەتوانی لەم شاشەیە بەڵەن بە ئێمە بێ ئەمە ئاخر جەژنەوێتە گۆڕستان؟ وای ناتوانم لای لێ بردلێک دێمە ئەمانوێ ئەم کولتورە کۆتایی پێ بێ. وەزگەیانێ حەز بەس ناتوانم من یەکێکم لەوانی کە ناتوان بۆ ببوورە بە هیواداری ئینشەڵڵا قەنەعەتە بگۆڕێت. سپاس دەکەم. ئەو چییە؟ سانە ساناگیان تەمەنە چەنە؟ سیانزە. تەمەن درێژ بی ئینشەڵڵا. سپاس. بۆچی هاتی وێرە؟ بۆ سەرقەبرانی باپیرم و نەنکم. خوالیان خۆش بێ ئینشەڵڵا. باشە گوڵاکەم تۆ بۆ لە ماڵەوە نەبی خۆشی جەژن دەربڕیت چی و داوە لەسەر قەبران؟ حەز دەکەم نەنکە ببین دەمێکان سەرقەبرانی نەنکم نەدیوە بیریەکەم. بڵە جوانەکەم ئەتوانی دوای جەژنیش بێ وانە؟ ئەوە شەیە بەس خۆی یەکەم ڕۆژی جەژن پیرۆزە و خۆشە. ئێمە ئەمانەوێت تۆیەکی گوڵی جوان کە تازە پێگەی گەنجێکی تازەیت ئەمانەوێت خۆشی جەژنی لێت یەک نەچێت بۆ هۆیگە سەرقەبرانە چون کە دێ بۆ سەرقەبران ڕەنگە دڵت تەنگ بێ ڕەنگە دڵ ناخۆش بیوانە عکسە من دڵم خۆشە بەکەم بۆ سەرقەبرانی نەنکم لەبەرە ئەیبین و دڵخۆشە. ئەی باشە من داوای لە تۆ بکەم بە گوێمەکەی؟ نازانم. باشە بە ئەمە ئاخر جەژنە بێتر جەژنامەیە بۆ گۆڕستان باشە؟ بەعزە جایم و بەعزە جۆر نایەوە. باشە بەخۆ هیواداری نەیتر باشە؟ باش. دەکەم جەژنە پیرۆز بێخۆ. پیرۆز بێ بە خێراتتانەکەم خۆش بی بەسا. یان ڕۆژی جەژن ڕۆژێکی تایبەت و ڕۆژێکی پیرۆز و ڕۆژێکی زۆر خۆشە بۆ مسلمانان بۆ کەسانەی کە جەژنیان هەیە. ئێمە دەمانەوێت ئەم کولتورە تێک بشکێنین خەڵک لە جەژنانەیەتە گۆڕستان قەی چێکات تۆ دێتە گۆڕستان خۆ دوای جەژنیش هەر ئەتوانی بێت بۆچی لە جەژنات بین بۆچی هەوڵ نەدەین دوای جەژن بێت؟ شتێکی عادەتیە هی ئێستانیە ئەمە لە باو باپیرانەوە بۆمان ماوە تەوانێ عادەتە شتێکی خراپێ وڵی تر خراپ بێ و باش بێ شتەکە عادەتی خۆمانەوەی تر ناتوانین بیگۆڕین بەیانیان حەزەکەین بێن سەری لە عەزیزەکانمان بین. ئینشەڵا لیان خۆش بێت بەڵام مەبەستی من ئەمەیە با خۆشی جەژن تێکەڵاوی سەرقەبران و تێکەڵاوی ناڕەحەتیەکان نەکەن چونکە ئەوەی دێرە سەرقەبران بەڕاستی لە خەم زیاتر بۆ پێم وانێ شتێکی دەستکەوێت. ئەخر خۆی با بزانێ ئێستا لەم زۆرۆفەیە هەموو خەڵق غەمبارە حتا لە ماڵیشەوە بی ئەگەر لە هەست شوێنەوەی غەمبارە چونکە ئێمە کوردەکەی خۆمان ناوای لێ کردوین هەموومانی برسووتێن و کردووە ژیانی لێ تاڵ کردوین لێ ژیانیش کە تۆ لە ماڵیشەوە هەر ئاینەن شتە وەکو سەرقەبران وایە هەموو مردووین کە تۆ نەموچەیەکە هەبێ و نەگیرفانی بەتاڵ بێت و مناڵی تێرهین نەبێت و ئەوە کەی جەژنە هاتم سەردانی دایک و باوکمەکەم. خۆی گەورەی ئینشەڵا لیان خۆش بی و جێگیان بەهەشت دێت. ڕۆژی جەژن ڕۆژێکی زۆر خۆشە ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ دەربڕینی خۆشیەکان بۆچی ئێمە لە جەژنە ئەم خۆشە لە خۆمە تێکبووین بێنە گۆڕستان ئەمان تێک ناین کە دایک و باوکمان ئێمەیان گەورە کردو ئێمان گیانۆتە ئەم تەمەنە لە جەژنە هەروەکو جاران بەسەریانەکەینەوە. سەقی تۆ جوانە ڕاستە دایک و باوک بەڕێزن پیرۆزن تاجی سەرسەرمانن بەڵام مەبەستی من ئەوەی ئەوان تازە چوونە حەقی و شوێن و حەقی خۆیان یەخوا خوالیان خۆش بێ ئینشاءڵڵا بەڵام مەبەستی من ئەمە ئێستا تۆ جەنابە هاتی بۆ گۆڕستان دوو مناڵش لەگە خۆتە هێناوە بتەوێ نەتەوێ باشە بتەوێ نەتەوێت لە ڕووی دەرونیەوە کاریگەری ڕەنگە خراپی لەسەر دڵدەریان دروست بێت مەبەستی من ئەمەیە جەنابە ئەتوانی دوای جەژنی بێ سەردانی گۆڕستان بکەیت. هاتووم هەموو کاتێک هاتووم کاکە بەس جەژنی شەربێ بەسەریان کۆ هەتا ڕۆژێک بوو ئەوان لەگەڵمانە هاتن بۆ شوێنان ئێستا ئەوانمان لەگەڵانی مە خۆمانی سەردانی ئەوانەکەی. خەڵک سەرقەبرانەکەی لە ئێستا پێ خۆشترە؟ سەرقەبرانەکە زانین بۆ خۆشە هی لێرە خەمەکانی خۆر نییە بەرامبەر ئەو شەخصە دەرەبڕی ئەسا من جەژنی من خاصن جوانەمەرجم لە جەژنی قوربانە بەیانی جەژنی قوربان ئەمری خۆی کردووە یەم یادی ئەو ڕۆژەکەمەوە یادی ئەو سەعاتە دوو سەعات لەمە پێش ئەمری خۆی کردو بانی بەیانی کە یایەتی ئەوەیە مەسەلەکە لێرە بەڵام ئیشەڵڵا هیوادارم بە میلەتی کورد کە چابێت حرب نەمێنێ شەڕ نەمێنێ شەهیدمان نەمێنێت ئەو ئانە هەموو باوکێک تێر و تەسەل بێ کوڕەکەی بێنێتە بازار ئەو ئانە منیش دەخۆشی خۆم دەرە بڕم وایە بەڵام ئێستا من دراوسەکەم خۆشی نییە دراوسەکەم شەیدی بواتێتەوە دراوسەکەم مەعاشیوە نەگرتووە پاری پێ بێ ئەتە من چ خۆشیە بێ ئەگە من خەمی دراوسەکە مەڵ نەگرم خەمی براکە مەڵ نەگرم خەمی نەتەوەکە مەڵ نەگرم هەر خۆم لە خۆشییا بم هەر خۆم خۆشی دەربڕم نە با هەر خۆم نەبم ئەگەر کورد بم ئەگەر باوکێکی حەقیوی بم ئەبێ خەمی مناڵەکانی کەش بکەم باوکانی کەش بخۆم
ئەوەیە مەسەلەکە لێرە برای باش ئەژنا خۆ ئەوە نییە کە بڵێن ئێستا هاتووم لێرە ئەڵێم من هاتووم خەمی خۆم دەرە بڕم بەرامە بەڵام کە زانی میلەتەنەوە هەموو خۆش و لە دەرەوەی و پاریان پێ و مناڵەکانمان هەمووی شادە و لە خۆشیە ئەو ئەنە منیش خۆشی خۆم لێرە کەمەکەمەوە. بەداخەوە خەڵکیانێکی زۆر خۆشی جەژن لە خۆیان تێگەدەن و سەردانی گۆڕستانەکەن. ئەی ناتوانین منێک سێکێکم لاانەی هەتا ڕۆژی عارفە ناتوان بێ مەر حەزم لە یەکەم ڕۆژەکە بێمەوە بەلای دایک باوکم. من دڵم خۆشە بەکەم بۆ سەر قەبرانی نەکە لەبەرە ئەیبین دڵخۆشە. ئەمە شەر بێ بە شەری ئەمە ئەخیر جەژن بێکە بین بەسە قەبران. ئینشەڵا کارێکی واکەین ئینشەڵا دوای جەژن سەردانی گۆڕستانەکان بکەین. لە جەژندا ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژێکی زۆر تایبەتە ڕۆژێکی زۆر خۆشە بۆچی ئێمە سەردانی گۆڕستان بکەین و خۆشی جەژن لە خۆمان تێک بین؟ وەڵاهی تر دایک پیرۆزە یعنی لەبیر ناچێت دایما دڵم لایەتی سەکە زۆر جوانە بەڵام مەبەستەکەی من ئەمەیە ئەتوانین دوای جەژنیش بێنیان پێ جەژن بێن بۆ نمونە بەستر جەژنەکەی تر عورف و عادەتە و دەستوانی خۆمان پێ گوتانی با شتێکی ئەو خەڵک جەژان ئەچێ وەسەر قەبری مردوو من بێژەوە جمعەکانیش بەخوا هەر مەجارم بێ هەر دێم بۆ لای دایکم خۆشەویست بۆ لەلام زۆر زۆر باشە پێدوانێمە کللتورێکی خراپ بێت لە جەژنە خەڵک بێ خۆشی لە خۆی تێک بات و بێتە گۆڕستان ئەگەر ڕاستی بوێت هەنگ دووە ژەژناسی ئەمڕۆ جەژنی هەچ کاتی کە بێت ئەگینا شتەکە ئەوەی تر ناتوانم وازی لێ بێنم من داوایەک لە بەڕێز دەکەم لەم شاشەیەوە ئەتوانی بەڵێنمان بیتە ئەمە ئاخر جەژنی بێتە سەر قەبران دوای جەژن بیت دوای جەژنا بیت تر لەم جەژنەوە نەیتە سەر قەبران جەژنان دوای جەژن بیت قەچێکە بەڵێنمانەیتە بەڵێ تێمێ ئەم بەڵێنەی تۆوە ئەکات کە خەڵکی تری چاو لە تۆ بکات و کۆتایی بەم کولتورە بێ بەڵە قەچێکە مشکلە دوای جەژن بێ پێش جەژن بێ هیچ کاتێ بێت ئەشتوانم پاسی جەناب دەکەم مەبەستەکەی من ئەمەیە بەڕاستی ئەگەر جەنابێت نەی لەلایەن خۆتەوە کەسێتن لەلایەن خۆی وردەوە دەوای لێدەی خەڵک جەژن نایە بۆ گۆڕستان خۆشیەکانی جەژمان لێ تێک ناچێت بەڵێ وا قسەکە تەواوە خۆشگاری ئەمە ئاخر جەژنە بێ ئیشەڵا کارێک کەم کە جەژن نەیەم خۆشی جەژن ئارامی جەژن تێکڵاوی خەم و مەینەت نەکەین دەتیە تەرەک ناکرێنە بە من و نەبەتەوە تازە عادەتمان بۆ شتۆگر لە باوبا پیروانە بۆمان ماوەتەوە بەس بەرەبەرە کاڵ بۆ تۆ تا سێرەکەی و قەڵباڵغێ نەماوە کوچاران بەڵام هەر بەشی خۆی هەردێ خەڵک یاد بەس کاڵ بۆ تۆ یان و کوجاران نەماوە وانە ئەمە هەمانەی هەر ڕەنگی پێوە نەمێنێت خۆیکو دیانەت و کەسانیش خۆی گوناحیشە تۆ بەڵێنمانەیەتی لێرەوەی تر جەژنێ لەسەر قەبران بەڵام من سوال خاتی دایکم هاتووە نهاتم بەس دایکم تەلەفۆنی بۆ کردم ماڵەوە سەقەبی خوشەکەی وتی بەم بە و منیش لەبەر خاتی دڵیەوە هاتووە نهاتم بەبەستی من ئەوەیە خۆشی جەژن تێکەڵاوی سەر قەبران و ناڕەحەتی نەکەین تا خۆشی جەژن ئەمانە وەڵاهی نەماوە ئەمانە نەخۆشی جەژنیان هێشت نەخۆشی ئینسانیەتیان هێشت هیچ خۆشیشیان لە وڵاتیان هێشت ئیتر خۆشی چی ئمە جەژنەکە ژنە و مانگە پێشەوە کاکە خەڵک مناڵێکی سا کوا خۆشی جەژن ماوە جەژن کوا خۆشی چی کوا خۆشی ماوە لە وڵاتیان هیچ خۆشیە نەمە نەخۆشی جەژن سەلاچۆ کەسێک کێوە سەقەبی خوشکەکە یا دایکەکە یا کەسوکارەکەی بۆ تۆزێ خۆشی دەبڕ ناکە خۆشیمەوە تۆ خۆشیمەوە لە جژنەکەکەم ئمە جاران بە سێ مانگ پێشەوە جلمانەکە شمانەکە بۆ خۆشی جەژنە و شۆی جەژن ناخەوتین هێستا کوا مناڵ زان جەژن کوا جەژن چی لای بەڕێز ئەمانە هیچیشیان هێژە وڵاتیان نە نرخی ئینسانیەت نە نرخی جەژن نە نرخی خۆشی تێکی و هەرچیەک گوڵی فایدەی نییە هەرچیە گوڵی فایدەی نییە تۆس هاتن بۆ سەر قەبرانە پێ باشە لە جەژنا فرە نەوەڵە مەبەستمەوەی سە بۆ نەمونە مەبەستمەوەی خەڵک لە جەژنە مەفروزە خۆشی دەربڕێ وانە ئیسا خەڵگە لەسەر قەبران شینەکە شەپۆڕەکە ئەگری وانی حاجاتی بکەم ئەجاتی بکە دڵیانەوە نەگەرمە ئەرە بەخوا دڵیان گەرم ئێمە لە دوای جەژنا بین وانی ئارە وەڵا بۆ بەیانی باشتر بوو لە بەڕێستە پرسم خۆشی جەژن پێویست ئەکا لە خۆمانی تێک بین و بینە گۆڕستان لە جەژنا وڵای تر ئەوە شتێکی لە دێر زەمانەوە لە کۆنەوەی تر ئەمە جەژنان هەموو بەیانێک پێویست بۆ کات کە بێنێ سەر گۆڕی خۆشەویستان پێدوانێ بە کللتورێکی خراپێ لە کۆنەوە بمەوەتەوە کللتوری خراپە چونکە بووە خاچەن ئێمەش لە تەمەنی شێوانی کە لە بیدایەتەوە دەستمان پێگرۆ تا ئێستا ناتوانین بۆمان تەرێک بدرێ مەبەستی من ئەوەیە
ڕۆژی جەژن ڕۆژێکی تایبەتە ڕۆژێکە پێویستە مرۆڤ خۆشی تیا دەربڕێت ئارام بێتەوە ئەگەر خەمێکیە بێ لە جەژنە کۆتایی پێبێنێت بەهاتنت بۆ گۆڕستان بۆ گریان بۆ شینە شەپۆرکردن هەموو ئەمانەوە ئاکا خۆشی جەژنی لێ تێک بات ئێمە بۆچی ئەم ناڕەحەتیانە تێگەڵای جەژنکەین ئەتوانین لە دوای جەژن بین ئەتوانین لە دوای جەژن بین بەڵام ئێستا هەیە ئەتوانێت بەڵام مەشە ناتوانێت قابلیت و توانای خۆیەتی ناتوانێت بیکە ئێستا خاستن ئەم جەژنە ئێستا ئێمە لە حاڵەتێکی هەربین وایە چەنەها شەیدمان هەیە چەنەها شتمان هەیە چەنەها کەسمان هەیە قەیرانی داراییە پارەی پێ نییە ئەتە چ خۆشیێکی جەژن بێ خۆشی جەژن لە چیایە بەس پێم بڵێ خۆشی جەژن لە چیایە هەزاران ماڵ هەیە هەزار دینار لە گرفانیان نییە ئەتە چ جەژنیەکە ئەمە جەژنە جەژنە تو ئەتوانی بەڵێنمان بیت هەیە ئەمە ئاخر جەژنە بێت نەیتە گۆڕستان جەژنان دوای جەژن بیت نا بۆچی ناتوانێت چونکە لەبەرەوە شتێکە توانایەوە نییە قابلێتی ئەوەم نییە کە بتوانم جەرجێکم لە یایە تێگەشتی خۆی گەورە سەورید بە ئینشاءڵڵا بەڵام مەبەستمانەوەیە خۆ ڕۆژگارەکە وای لێ هاتووە خەڵک تەنها لە جەژنی ڕەمەزان و قوربانە ئەگەر تۆزێ خۆشی دەربڕێ ئەویش بە قسەی هاوڵاتیان خەریکە نامێنێ ئەویش جا ئەگەرم دوو جەژنشمان نەبێنێ ئەی قوڕی دنیا بە تەپڵە سەرمان ئێمە کەی خۆشی ببینین لە کاتێکە ئەتوانین خۆشی ببینین کە هەموو میلەتی کورد ها سەران سەر لە خۆشییا بێ بەڵام ئایا میلەتی کورد لە خۆشیە ئێستا لە چه خۆشیێکە باشە خۆشیە لە خۆشەکانی میلەتی کوردم پێ بڵێ کە جەژنە جەژن چییە جەژن ئەوەیە کە پارەی پێ بێت جەژن ئەوەیە کە ڕفایەتی ماڵ و مناڵی بێ بێتە دەرەوە مناڵەکەی بەرێ زەرامیەوە پارەی پێنێ مناڵەکەی بەرێ بۆ یاریگایەک بیبا بۆ شوێنی ئەمە جەژنە نە جەژن نییە جەژنە جەژنە کە ئەزانی چۆن هەموو ئایلۆ بنە ماڵی کورد بە تایبەت لە خۆشییا بێ چاوەڕێی باوکیەکە لە مرزنا بێتەوە چاوەڕێی باوکیەکە لەوێ شەهید نەبێ چاوەڕێی باوکیەکات کە دینارێکی بۆ بێنێتەوە مناڵەکانی بەرێ بۆ یاریگا باشە من کە پارەم پێنەوە بۆ یاریگا چ جەژنێکە ئێستا تۆ ڕەنگە بە هاتنت بۆ سەر قەبران لەوانەیە ئەم خۆشی جەژن لێ تێکچێت مەبەستەکەی من ئەمەیە با دوای جەژن بێ قەیچێکە خۆ تۆ ئەتوانی هەست کاتێ بێ سەردانی باوکت کێ سەردانی هەر کەسێکی تر بکەیت بەڵام بۆ نەیخێنێ دوای جەژن بۆی ئەم خۆشە لە خۆمان و لە ماڵ ماڵی شتێکن چون زۆر جا کە تۆ دیتە دەرەوە ماڵ ماڵش ڕەنگە خەفەتی پێ بخۆن ناڕەحەتم بڵێ باوکمان چۆ بۆ سەر قەبران ئێمەش خۆشی ناگێڕین وانە وایە بڵێکە مردوو ئەڕوات هەموو ماڵەکە تێکە وایە سا من خۆم مناڵەکان لە ماڵەوەیە ئەمپیان ناڕەحەتە بن ئەو هاتنێمە بەس نان باوکم تازە ئەمری خۆی کردووە خۆم بۆ ناگیرین لە ماڵەوە خۆی خۆش بێ ئینشاءڵڵا بەڵێنمان ئەی تێمە ئاخر جەژنە بێ لە جەژنانێتە سەر قەبران ناتوان لە باوکم ئەکو کەسی دنیاوانێ دەلامێکی بێ خزمێکی ترمی جوێ نییە یعنی من بدان سەردانی مەکە بەڵام ئێمانەیە ئەم عرف و عادەتە لە ناو خەڵکان نەهێڵین بە جۆرێکە خەڵک لە جەژنانەیە دوای جەژن حەزەکەی هەموو ڕۆژە گوەرە بەڵام ئێمە ئەمانەوەیە لە جەژنە وا لە خەڵەکەی ئیتر واز بێنێتەوە ئەوشتێکی جوانە من حەزەکەم وایە بە ڕۆژێکی ترا بێ خێر زیاتر دەسەکەوێت ڕۆژێکی چۆڵ بێت ئافرەدوشی لێنە ئەو باشتر لەلایەن خۆتەوە هەوڵ بە ئیتر نەیت بەڵێنمان پێی ساڵا بەڵێن بە ڕۆژەکان تر زیاتر خێرتەگە مناڵم ڕۆژیان تێ بێ باشترە ئێمە هیواداری تر جەژنێتە سەر قەبران ئینشاڵڵا سپاس ئێمە توانین واز لەم کولتورە بێنین من بە کللتورێکی خراپی نازانم کەس و کارمان بە سەریانەکەینەوە ئەوە نەبێت تااقەت نابێت بەو شێوەیە بەس بە تاکیید کەیتە ئێرە تۆ دایم ئەم مردوانە لە ڕۆحتان لە گیانتایە بەڵام هەر ئەبێ بەسەریشان کردەوە چونکە ئەگەر پسا من نیم بەسەریکەوە ئەم ناڵانە سبەی منیش بەسەر ناکەنەوە با بزان ئێمەش دایک و باوکمانە ئەوانش قیمەتی دایک و باوک بزان تۆ جوانە بەڵام مەبەست و نیەتی ئێمە ئەمەیە لەم بەرنمەیە ئەمانوێت خەڵک لە جەژنانێت ئەگین دوای جەژن حەزەکەی هەموو ڕۆژە بێ زۆر ئاساییە وەفایەکە بەرا بە دایک و باوک ئێمەش دەستخۆشی لەکەین بەڵام مەبەستەکەیمە ئەوەی خەڵک لە جەژنانێت وڵای لەگەر ڕێزما بۆ ئێوە بۆ خۆتان و بۆ کەناڵەکەتان بەڵام خۆم بینێکی عادەتێکی جوانی هەزانم ناتوانی واز لەمە بێنی ناتوانم من شخص خۆم ناتوانمەوە چونکە ئەوە نەبێت تااقەت نابم ئەوە نە پێی دڵتەنگ نامەوە تا احتیرامن یعنی زمانەکە وای لە خەڵکەکە کردووە لە قەبرەکەی تەخوارەوە شتێکە لە بیرە چێتەوە وەلو ئەمانە دایکمان و باوکمان هەر لە ڕۆحمانە لە گیان من شخص خۆم لە ماڵی شۆ باوەڕکە ڕستمێکم هەڵناواسیم بەڵ دایم لە دڵمانە ئەمە ئەوە ناگەێنێ کە من چوومە سەر قەبران ژیان لە خۆم تەنگەکەم بەس کەسێکی گەورن لای من قەت لە بیرم ناچنەوەوانە تێگەی بەس داواکارێمە لە بەڕێزدا هەیە ئەمە ئاخر جەژنی بێ نەیتە سەر قەبران واللهی ناتوانم بەڵێنێ پێ من کە خۆم نایەم تێگەی بەڵام ناڵە بە خاتی دایکم کە ئەو خوشەکەیتی تەلەفۆنیشی وەکردم بۆ ماڵەوە خوا بم بەرەبەر خاتی دایکم ئەینا خۆم ناهاتم ئارە وڵای بەس بە خاتی دایکم شێش خوشکەکەم نامەی بۆ ناردم وتم نایم تێگەی بەس تەلەفۆنی بۆ کردم وتی خوا بم بەوتم باش بە خاتی دڵی توە ئەنا ناشم بەخۆ شکا باوەڕم بۆ نییە این پیش بەسەقانیش نییە
وەلو شتێکشێک عادەتمان پێوەگرت وەلو کاڵیش بۆ توێ سایبینی زۆر کاڵ بۆت ینی وینی لە مەجای نەماوە تۆ من داوا کارێکم لە دایکی خۆم هەیە تۆکو کوڕێکی خۆت ئەم داواکارم لێ وەرگرا داوات لێ ئەەکەمەمە آخر جەژنە بێ لە جەژنە بێتە گۆڕستان ئەتوانی بەڵێمان پێ بی واللهی ناتوانمەوە بەڵێنەوە پێ بم چکێکم ئیتر نازانی زروف چۆنە بێ لەوانەیە بتوانم نەیەم لەوانێشە نازانم زروف چۆنەکەمان ئەوەیە خەڵک خۆش بێدڵی ئێمە ئامانجمان ئەوەیە خەم لە خەڵک دوورخەینەوە ئێمە ئامانجمانەوەی خزمەت بە خەڵکەین بەم جەژنە ئێمە هاتوین بەرنامە ئەەکەین تەنها بۆ خزمەتی هاوڵاتیانە ئێمە دڵسۆزی خەڵکین بۆیە ئەمانوی خەڵک نێ بەڕاستی لەشتان ساغ بێ بە خێراتنتانەکەین بەڵام ئیتری زروفەکەش ئاوەهایە بە شەر تۆزیێت داخێکی خۆی لە قەبران هەڵەژێ چکە ئێمە هەموو لایەکمان هەر خەم و خەفەتە ئینشەڵا کۆتایی پێبێنین ئیشەڵا کۆتاییان پێبێنێت و هەموو بکەوینەوە خۆشی وەکو جاری جاران و نێین بۆ سەر قەبران من لە تۆ ئەپرسم جەژن ڕۆژێکی زۆر خۆشە خەڵک خۆشی تێدا دەرئەبڕێت بۆچی ئێبێ ئەم جەژن بین بۆ سەر قەبران بۆ ڕۆژێکی تر نەبێ بۆ سەردانی مردەکانانین دڵمان تەنگە دڵمان بۆ جوانە بەڵام جەژن خۆی ڕۆژێکی خۆشە ڕۆژەکە هی ئەوەیە کە مرۆڤ دڵی ئارام کاتەوە تیا دڵخۆش بێت نەک خەمبار بێت بۆچی هەوڵ نادەی دوای جەژن بێیت بۆ خوای دڵەکەم وایەگەنێت دڵمای پێخۆشە کە سەردانیان کەم جێشن انشاءالله خوا گەورەی تۆ ئارام کاتەوە بەڵام مەبەستەکەی من ئەمەیە لە جەژنە بە هەوڵ بین نین ئەم عورف و عادەتە لەناو خەڵکا کۆتایی پێبێنێت چکم بەڕاستی ئەبینی لە شار ماڵ چۆڵەکە لە جەژنە ماڵ و نەڵ بەجێت دەڵێ بۆ سەر قەبران وانە قسەکەی بە قوربانە من وەڵڵای قسەکە جوانە قسەکە جوانە بەڵام خۆمان دڵمان وایەنێت لەن سەردانی مردوەکانە ئەم جەژنە بەڵێن ئەدەی بە کوڕی خۆیتر جەژنێکی تر نێتە سەر قەبران ئینشەڵڵا خوا بیکە ئەمە داوات لێ ئەەکەین جەژنێکی تر نێتە سەر قەبران ئینشەڵڵا بە قسە دەکەین ئینشەڵڵا بەداخەوە خەڵکیانێکی زۆر خۆشی جەژن لە خۆیان تێگەدەن و سەردانی گۆڕستانەکەن ئەی ناتوانین من کەسێکێکم لەوانەی هەتا ڕۆژی عارفە ناتوان بێم هەر حەزم لە یەکەم ڕۆژەکە بێمەوە بەلای دایک و باوک من دڵم خۆشە بەکەیان بۆ سەر قەبرانی نەکە لەبەر ئەیبین دڵخۆشە ئەمە شەر بێ بە شەریک و ئەمە ئەخیر جەژن بێکە بین بە سەر قەبران ئینشەڵا کارێکی واکەن ئینشەڵا دوای جەژن سەردانی گۆڕستانەکان بکەین بەداخەوە جارێکی دیکەش بەداخەوە ئێمە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی جەژندا هاتین بەرناممان کرد بۆ ئەوەی وا لە خەڵکەین نێنە گۆڕستان خۆشی جەژن لە خۆیان تێگنێن چونکم ڕۆژی جەژن ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ ئارامکردنەوەی دڵەکان بۆ ئاشبوونەوەی دڵەکان بۆ دەربڕینی خۆشیەکان بەڵام بەداخەوە جارێکی دیکە ئەوەی کە لەم گۆڕستانەدا بۆ ئێمە دوان زۆربەی هەرە زۆریان پێیان وابوو هاتنیان بۆ سەر قەبران لەگەڵ دانیشتنیان لە ماڵەوە هیچ جیاوازێکی نییە چونکم ئەگەر لێرە بن دڵتەنگن لە ماڵەوە بن هەر دڵتەنگن هاوڵاتیەکان پێیان وایە لەوانەیە لە گۆڕستان خەمەکانمە بدەین بەبا نەک لە ماڵەوە ڕۆژگاری ئەم ڕۆوای لێ هاتووە خەڵک لە گۆڕستانە دڵی خۆش بێت ئەی قوڕ بەسەرمان ئەبێ ژیانی خەڵک چی بەسەر هاتبێت ئەی خاک بەسەرمان بۆ دەبێ خەڵک وای لێ هاتبێت لە تاوە ماڵ چۆڵ کات و بێتە گۆڕستانەکان دەبێ میلەتی کورد بۆ حاڵی بەم ڕۆژە گەشت بێت بۆ حاڵیان بەم ڕۆژە گەیاندە بێت کە خەڵک لە ماڵەوە ڕاکات بێتە گۆڕستانەکان خەمی خۆی بەبادات ئەمە کارە ساتە کە مرۆڤی کورد بەم جۆرەی بەسەر هاتووە لە سایەی دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمەوە هاوڵاتیان باسی هەر شتێکیان لەگەڵا ئەەکەی هەمی ئەیباتەوە بۆ قەیرانی دارایی قەیرانی دارایی هێندە کارەساتی لە دڵی هاوڵاتیانە دروست کردووە هیچ شتێکیان بیر نەماوە باسی هەر شتێکیان لەگەڵاکەی باسی قەیرانی دارایی ئەکەن هاوڵاتیان ئەڵەن کە گیرفانمان تیا نەبێت کە خەڵک موچەی وەرنەگرت بێت ئەبێ خۆشی جەژن لەکوێدا بێت
کەواتە هاتنمان بۆ گۆڕستان باشترە لەوەی لە ماڵەوە دانیشین. هیوادارین کللتوری گۆڕستان جارێکی تر داواکەین لە هاوڵاتیان کۆتایی پێبێت. خەڵک لە جەژندانێتە گۆڕستان، ئەگەر چی موچەی نەبێت، ئەگەر چی پارەی پێ نەبێت، ئەگەر چی خەمی هەبێ، ئەگەر چی ئازیزی مردبێت. ئێمە دوو جەژنمان هەیە کە خۆشی تێدا دەربڕین، دوو جەژنمان هەیە کە خۆشی تێدا بەسەر بەرین. ئەی ئەگەر ئەم دوو ڕۆژەش خۆشی تیانەمێنێت جارێتر خاک بەسەرمان، ئەی ئێمە کەی خۆشی دەربڕین. هیوادارین خەڵک نێتە گۆڕستان، ماڵ چۆن نەکات، مناڵەکان نەیان بۆ گۆڕستان لە ئێستەوە بە خەمی گۆڕستانەکانیان ئاشنا نەکەن، چونکم زۆربەی هاوڵاتیەکان مناڵیان لەگەڵا بوو. هیوادارین حکومەتی هەرێمیش ئاور لەم خەڵکە بداتەوە، با خەڵک لە تاوە پەنانەواتە بەر گۆڕستانەکان بۆ خاڵیکردنەوەی خەمەکانیان. لە گۆڕستانی سەیوانی شاری سلێمانیەوە پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت، خوای گەورە سەبووری کەسوکاری هەموو ئەم مردوانش بدات ئینشاء الله.